دوای سالێک و 7 مانگ بەڕاستی هەستێکی زۆر خۆشە گەر مەسێجێکی وا لەلایەن یوتیوبەوە بوو چەنێلەکەت بێت و پیرۆزباییت لێ بکرێت بۆ ئەوەی کە چەنێلەکەت سەرکەوتوو بووە. بەناوی خوا سلااو هاوڕان هیوامدار شوێنێ بن ساڵ و سەلامەت و تەندروست بن ئینشاءالله. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. با بەڕێزانە کە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر ئەتوانن براوە ئەلکترۆنیەکان وهروەها دلاری ئەمریکی بەدەست بێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ بەڕێزان دوای 19 مانگ نزیکەی 19 مانگ واتە ساڵێک و 7 مانگ و هەروەها ئاپلۆدکردن یاخود پەخشکردنی 204 ڤیدیۆ چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت گەیشتە حەدی مانیتایز بوون واتە ئەو حەدەی کە یوتیوب قبولی کرد و دەتوانرێ ئەو چەنێلە لە ماو پاش سەرمایەی بەدەست بهێنێت. مانیتایز بوون واتە ئازیزان ئەو کاتەیە کە چەنێلەکەت ئەگەتە حەدی مانیتایز بوون و تو ئەتوانی لە هەمان کاتدا کە ڤیدیۆ ئاپلۆدەکەی یاخود پەخشەکەی لە هەمان کاتدا بتوانی لە ڕێی ڤیدیۆکانتەوە پارە بەدەست بهێنیت. هەروەکو لە بیدایەتی ڤیدیۆکە لێرانە ئاماژەم پێکرد هاوڕان کە لە ڕێکەوتی 5 سەی 2022 کە لەلایەن یوتیوبەوە ئەو پەیامەم بۆ هات ئەو مەسیجەم بۆ هات کە من قبول کراوم لەلایەن شەریکە یاخود پلەتفۆرمی یوتیوبەوە بۆ ئەوەی بتوانم لە ڕێی ڤیدیۆکانی خۆم کە من ئاپلۆدیانەکەم یاخود پەخشیانەکەم بتوانم لە هەمان کاتدا سەرمایەی بەدەست بهێنم کە بەڕاستی بۆ هەر یوتیوبەرێک کە تازە کارەکە یاخود وەکو من ساڵێک و 7 مانگ بەڕاستی کە من زۆر زەحمەتە بینم لە ڕێی ئەو ڤیدیۆانەوە کە بێ بەرامبەر بۆ ئێوە بڵاوەکەمەوە لە بواری دراوی ئەلکترۆنی هاوڕان ئێوە نازانن کە چەند زەحمەتیەوەی یەک ڤیدیۆ کە من ئاپلۆد دەکەم چونکە تەنها پەخشکردن نییە لە هەمان کاتدا تۆ دەبێت بچیت ڤیدیۆەکانت ئێدیت بکەیت هەروەها لە بەرنامەی فۆتۆشۆپ ئێدیت و لە چەندین بەرنامەی تر دەبێت بزانیت اینجا تۆ بتوانیت لە یوتیوب کار بکەیت و ڤیدیۆەکانت ئاپلۆد بکەیت واتە بۆ هەر ڤیدیۆیەک نزیکەی 4 سەعات 4 کاتژمێر لە من کات ئەبە واتە هەر ڤیدیۆیەک کە من پەخشیەکەم و هەروەها ئێدیت و فۆتۆشۆپی بووەکەم نزیکەی 4 سەعاتی ئەوێ. هەروەکو گوتم بەڕێزان مانیتایز بوون واتە ئەو کاتەی کە چەنێلەکەت ئەگەتە حەدی پارە وەرگرتن لە یوتیوب. مانیتایز بوونی چەنێل هاوڕان شەرتی یوتیوب چییە؟ یەکەم جار تەبێت چەنێلەکەت بگەیتە 1000 سابسکرایب واتە تۆ نابێت کەمتر لە 1000 سابسکرایبت هەبێ و هەروەها دووەم شەرتی یوتیوب بۆ ئەوەی چەنێلەکەت مانیتایز ببێ ئەبێ چەنێلەکەت بگاتە 4000 واشتایم واتە سەعات واتە 1000 سابسکرایبت هەبێ لایەن یەکەم و هەروەها ئەو ڤیدیۆانەی کە تۆ پەخشەکەی بگەیتە 4000 سەعات هەموو ڤیدیۆکان بگاتە 4000 سەعات. ئەمە شەرتی یەکەمی یوتیوبە کە ئاسانترین شەرتە بەڕێزانم بەڵام هەرەوەندە نییە. دووەم شت نابێت تۆ کۆپیڕایتی بەکاربهێنیت لە ناو چەنێلەکەت. کۆپیڕایت واتە چی بەڕێزانم؟ واتە وێنە، لۆگۆ، میوزیک یاخود هەر شتێکی تر کە تایبەت بێ بە کەسێکی تر نابێت تۆ لە ناو چەنێلەکەت بەکاری بهێنیت. ئەگەر تۆ لە ناو چەنێلەکەت قەوانینی کۆپیڕایت تەطبیق نەکەی و لۆگۆ میوزیک و هەروەها ڤیدیۆکانی کەسێکی تر تۆ بڵاوی بکەیتە لە ناو چەنێلەکەت یوتیوب چەنێلەکەت قەپاتەکە ئەوە چیتر لێ ناگەڕێت کە تۆ بیت و لە ناو ئەم چەنێلە ڤیدیۆ ئاپلۆد بکەیت. بەڵام ئازیزان من خۆشحاڵم لەبەر ئەوەی نییە کە من گەیشتمە حەدی ئەوەی کە لە یوتیوب پارەی وەربگرم. خوا ئەزانیت خۆشحاڵی من تەنها ئەوە بوو من کەمێک غەلق بووم لەوەی کە خوا نەخواستە سبەی لەلایەن یوتیوبەوە چەنێلەکەم قەپات بکرێ یاخود کۆپیڕایتەکەم هەبێ یاخود شتێکم تەطبیق نەکردبێ زۆر غەلق بووم. بەڵام ئەلحەمدولیلا کە 5 ئەم پەیامەم بۆ هات و لەلایەن یوتیوبەوە کە من قبول کرام
و پیروزبایی لێم کرا لەلایەن یوتیوبەوە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم تەنها لەبەر ئەوەی خوا ئازانێ کە من ئەم چەنێلەم دانەوە تەنها بووەوە بوو ئەوەی زانیاری ئێوە لە بواری کریپتۆ و هەروەها لە بواری دراوی ئەلکترۆنی ببەمە سەرەوە نیەتی من ئەوە نەبووە کە من بێم لە ڕێی یوتیوبەوە پارەی بەدەست بێنم نیەتی من تەنها ئەوەیە کە بەیەوەم بوت بەڵام زۆریش غەڵق بووم کە بەڕاستی چەنێلەکە سترۆکی وەربگرێ سترۆک واتە چی ئازیزان سترۆکیش واتە لە ماوەی 3 مانگە ئەگەر تۆ 3 سترۆکی وەربگری لەلایەن یوتیوبەوە کە ئەچیتە قوانینی هەمان قوانینی کۆپیڕایت و لۆگۆ ڤیدیۆکانی تر بەکاری بهێنیت یاخود موزیک یاخود هەر شتێکی تر هەروەکو گوتم چەنێلەکەت قەپاتەکرێ کە من الحەمدولیلا لە ماوەی ساڵێک و نزیکەی 7 مانگ و ئاپلۆدکردنی 203 ڤیدیۆ تاکو ئێستا یەک سترۆک یاخود یەک کۆپیڕایتم لەلایەن یوتیوبەوە وەری نەگرت بەڕاستی سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ من کە من بەڕاستی خۆشحالیم ئەوەیە کە ئەتوانم بەردەوامی بە ڤیدیۆکانم بدەم بۆ خەڵکی کوردستان و ئێوەش سوودمەند بن لەم ڤیدیۆانەی کەمون بێەوە بڵاوەکەمەوە لێران ئازیزان هەروەکو ئەچمە سەر بەشی ئستۆدیۆ لێرانە لە بەشی ئانالیز هەروەکو بینن بەڕێزان لێرانە کە مانیتایزی چەنێلەکە چالاک بووە واتە ئێستا من نەتوانم لە ڕێی ڤیدیۆکانەوە کە بۆ ئێوە لە هەمان کادا پەخشەکەم ئەتوانم پارەش بەدەست بێنم و لێرانەش لە بەشی و هەروەکو لێرانەش لە بەشی ڤیدیۆکان هەروەکو بینن بەڕێزانم کە لەسەر هەموو ڤیدیۆکانم شکلی دولارێکەیە کە ئەمە نیشانەی ئەوەیە کە من ناتوانم لەسەر هەموو ڤیدیۆکانی خۆم کە بڵاوم کردیتەوە لە هەمان کات دەتوانم لێرانە پارەی بەدەست بێنم بەڵام یەک شتی تر ئازیزان بە زەحمەتترین پلەتفۆرم لە جیهانە بۆ پێشکەوتنت یوتیوبە چونکە یوتیوب وەکو فەیسبوک و هەروەها وەکو ئینستاگرام و تویتر نییە چونکە یوتیوب ئەو کەسانەیە کە بەڕاستی چەنەلی توان خۆشەوێ و ڤیدیۆکانی توان خۆشەوێ دێن سابسکرایب دەکەن واتە یوتیوب هەر بەم شێوەیە نییە کە تۆ بچی ئەد بوو کەسەکان بنیریوە بێن لێرانە ببم بە سابسکرایبی جەنابەت لێرانە زۆر سەختە یوتیوب و هەروەها یوتیوب کە گەورەترین شەریک و هەروەها دوام شەریکەیە لە بواری ئینتەرنێت لە جیهان کە یەکەمیان گوگلە و دووەمیان یوتیوبە ڕوبوتی بەکاردێنیت ئازیزان ڕوبوت واتە ئەو ڤیدیۆانەی کە تۆ بڵاویانەکەیەوە ڕوبوت بە شێوەی ڕوبوت دێ و ڤیدیۆکانە تەحقیقەکە کە سترۆک و یاخود کۆپیڕایت و شتی نەبێ واتە زۆر بە تەرکیزە یوتیوب پلەتفۆرمی یوتیوب بۆ ئەوەی تەشخیص بدات کە تۆ ئایا ڤیدیۆکانت کۆپیڕایتی هەیە یاخود نە و ئەو کاتەی کە چەنێلەکەت ئەگەتە 1000 سابسکرایب و هەروەها 4000 واشتاین کەسێک کە کارمەندی شەریکەی یوتیوبە شخصێک وەکو من و تۆ کە زیندووە دێت چەنێلەکەت بەڕسیەکە کۆپیڕایت و سرۆکت نەبێ واتە ئەو کاتێک کە چەنێلت ئەگەتە مانیتایز بوون و بتوانیت سەرمایەی بەدەست بێنیت کەسێک دێت چەنێلەکەت بەڕسیەکە و بە جوانی تحقیقیەکە و لە ماوەی 1 مانگ هەروەکو یوتیوب نووسیە لە ماڵپەڕی خۆی کە مانگێک زیاتر لەبەر نەخۆشی کۆڕۆنا دێ چەنێلەکە تحقیقەکە و بەڕسیەکە کە ئەگەر کۆپیڕایت و یاخود هەر شتێکی کەسێکی ترت بەکارهێنابێ یەکسەرە چەنێلەکەت قەپات ئەکرێ یاخود ئینزارتە دەتێت کە بۆ ماوەی 3 مانگی تر دیسانەوە نامە بۆ یوتیوبی بنێریت بۆ ئەوەی بەڕسی چەنێلەکەت بکە و ئەو شتانەی کە قوانینی یوتیوبە ئەبی جێبەجێ بکەیت و دیسانەوە مەسیج بۆ یوتیوب بنێریت بۆ ئەوەی چەنێلەکەت قبول بکات بەڵام شکر بخوا کە من یەکەم جار کە مەسیجم بۆ یوتیوب نار بۆ خەڵکانێک هەفتەیەک 2 هەفتە مانگێک یاخود زیاتر لە مانگێک مەسیجەکە دێتەوە بەڵام شتە گرنگەکە ئەوە بوو کە بوو من لە ماوەی 24 کات ژمێرە مەسیجەکە هاتەوە واتە زۆر جێ خوشحالی بوو کە ماوەی 24 کات ژمێرە مەسیجی سەرکەوتن و پیرۆزبایی لەلایەن یوتیوبەوە بۆ چەنێلەکەم هاتەوە بەڕاستی شتێکی زۆر دڵخۆشکار بوو چونکە لە زۆر کەسم پرسیوە یوتیوبەرە ئێرانیەکان و هەروەها کوردیش کە گوتیان کەمترین ماوە هەفتەیەک دێتەوە بووان هاتیتەوە ئەوانەی کە چەنێلیان مانیتایز بووە بەڵام بۆ من لە ماوەی بەڵام بوو چەنێلەکەم لە ماوەی 24 کات ژمێرە مەسیجەکە هەروەکو لێرانە بینن هاتەوە چونکە من لە 4 مانیتایزی چەنێلەکەم چالاک کرد و لە 5 مەسیجەکەم هاتەوە و لەلایەن یوتیوبەوە قبول کرم هەموو جارێ من پێتان ئەرێم ئازیزان کە هیچ شتێک بەبێ ماندیبوون ناهێتە دی ئێوەتەبی لە بواری کریپتۆ
و انترنت بگشتی صبر و تحملتان هبه و تبی کوشش بکن و بو اوی سرکوتو بن لهر بوارێکە کە من هەرەکو گوتم ماوەی ساڵێک و 7 مانگە کە یوتوبم دەست پێ کرد چەنێلەکە ئێستا گەیشتە ئەو حەدیەوەی کە مانیتایز ببێت. من سوپاسی هەمووتان ئەەکەم هاوڕێیان کە بەڕاستی سابسکرایبی چەنێلەکەم بوون سوپاسی هەمووتان ئەەکەم یەکە بە یەکە چاوتان ماچەکەم چونکە ئەگەر ئێوەش نەبووانە چەنێلەکە نەدەگەیشتە حەدی مانیتایز بوون و سەرکەوتو نەدەبوو لەلایەن یوتوبەوە. سوپاسی هەمووتان ئەەکەم دیسانەوە بۆ ئەوانەی کە سابسکرایبی چەنێلەکە بوون بۆ ئەوانەی کە بۆ ئەو نەفامانەی بۆ ئەوانەی کە هاتن جنێویان بەمدا بۆ ئەو نەفامانەی ڕزم هەیە بوو جەناوتان چونکە جنێوەکانی ئەو نەفامانە بوونە سەبەبی ئەوەی کە من زیاتر بەردەوام بم بۆ خەڵکی کوردستان و چەنێلەکە زیاتر پێش بکەوێ. سوپاسانەکەم کە جنێوتان بەمدا چونکە نەفامەکان ئێوە بوونە سەبەبی ئەوەی کە من زیاتر بەردەوام بم و هەروەها سوپاسی ئەوانەشەکەم چاویان ماچەکەم کە بەڕاستی و دڵسوزانە پشگیری چەنێلەکەیان کرد و چەنێلەکەیان پێشێخست. من قوربانی یەکە بە یەکەی ئێوەم گەر ئێوە نەبووانە دووبارە یەکەمەوە من بەردەوام نەدەبووم و ئەم پەیامە دڵخۆشکەرە لەلایەن یوتوبەوە وەرم نەدەگرت. سوپاسی هەمووتان دەکەم. بالێ بەڕێزانم ببورن کە ڤیدیۆکەم درێژ کردەوە بەڵام پێویست بوو چونکە چەنێلەکە گەیشتی تا حەدی مانیتایز ویستم بۆیە ڤیدیۆیەک دروست بکەم و ئەگەر پێتان خۆش بێ هەر کەسێ پێی خۆش بێ ببێت بە یوتوبەر و چەنێلی دانێت من چەنێلێکی تایبەت بە یوتوبەر بوون بۆ ئێوە دابنێم بۆ ئەوەی هەنگاوەکان بەڕاستی هەمووی باسی بکەم و ئێوەش هەر کەس کە بیبێ ببێت بە یوتوبەر من یارمەتیە دەم بۆ ئەوەی خەڵکانی کوردستانیش یوتوبێرەکان لە ناو یوتوب زیاد بن و بووێ مە سەربەرزیە کە زمانی کوردی لە ناو یوتوب بەرەو پێشکەوتن بچێ. هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەر و بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.